سڵاو بینەرانی خۆشەویست، ئەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلم، بەرنامەیەکی نوێ دەنگی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم. لە بەرنامەی ئەمجارەی دەنگی خەڵک باس لە ساڵیادی خەزای بەردەڕەش دەکەین. ئەمڕۆ 15 ساڵ بەسەر یادی خەزای بەردەڕەش تێپەر دەبێت. با بزانین هاوڵاتیانی خەزای بەردەڕەش لە یادی 15 ساڵ بوونی خەزای بەردەڕەش چیمان پێ دەڵێن. فەرموو بینێری ئەم بەرنامەیە بن. والله ئەو جا پێویستیمان بەچ نییە لە هەموو شتێک ماشەڵڵا لە هەموو شتێک مەحروم کراوین و لە هەموو شتێک هیچمان نییە، نە لە ڕێگابان نە خەستەخانە نە هیچ هەموو شتێک سفرە. ئەگەر بڵێ سەبەبی ڕئیسی حکوومەتە نەخێر حکوومەت نییە، من دەڵێم سەبەبی ڕئیسی دار و دەستەی خەزای بەردەڕەشە. کەم تەرخە من لەبەرەوەی لە جێگای خۆیان بمێنێنەوە کورسی خۆیان بەجێنێلن، هەر چبی دەلێ ئەزبەنی هەموو تشتێک دروستە، ئەزبەنی هەموو تشتێک دروستە. ئەگەر ئەوان کتاب بکەن و دانەنیشن و ڕێپی بە خەڵکی بدەن، دڵنیات دەکەمەوە هەتا 2 ساڵێتی بەردەڕەش دەبتە غێر بەردەڕەشیدی بە پێش هەموو تشتیش دەکەویت. باسە تا و دار و دەستارەوە شەب لە سینجێ خۆ بدەن ئەزبەنیان بیت بە حیاتیان نابیت. باشە 15 ساڵ هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتیە لە نەحیەوە گۆڕا بۆ خەزا. وڵی بەعزە شتێک کراوە بڵێ نەکراوە یەکجاری ناویش نابێت، جادە و بانەوەندێک فەرع و شتیان سەبە کردی ئەویش ئەگەناوەکی دینا وڵای سیمایی خەزابوونی پێوە دیار نییە. پێویستی بە چییە؟ چی بۆ بکرێ بە تایبەت کە زیاتر خەڵکی ناوچەکە خواستی لەسرە داواکاری لەسرە ئەو پرۆژەی بەلاوە گرنگە؟ خواستی یەکەممان نەخۆشخانەیە ئەو سەد خەروێ لێ تەواو بکرێت و دووەمیانیژە و ڕێگای کەلک بەردەڕش بەڕاستی کارەساتێکی یەکجا گەورەیە و داخلی بەردەڕەشی زۆر شتی بۆ نەکراوە، زۆر شتی کەم تەرخەمە لە جادەوبان و لە مەجاری و شتانی زۆر کەمە، زۆر کەمە. بە تەکید دەبێ هەوڵێکی جدی بدرێت و کاربەدەستانی بەردەڕەشیش کاری جدی بکەم بۆ ئەوەی بگەینە دەسەڵات و دەسەڵاتیش بتوانێت پارۆشتی بۆ خەرج بکات، چکە چما لە شارەکانی کەمتر نییە. یعنی ئێستا بەردی شێ لە دزێ نەخۆشخانەی شێ لە دزێ و بەردەڕەش لەگەل یەکدانرا. شێ لە دزێ ئێستا تەواو کراوە، کەمی ماوە، یعنی پزیشک شتی بۆ دابین بکرێت و تەواو کە داوامی خۆی بکە ئاسایی. بەردەڕەش ئێستان ژێرخانەکەی بە تەواوی دانراوە. بەردەڕەش هەم کە دەبینی شوێنێکی ستراتیژیە دەکەوێتە نێوان سێ پارێزگا وەکو هەولێر و دووهۆک و مووسڵیش ئەوە گرێدە، ینی وەکو کە تیتە سێگۆشەیەشی زۆر گرنگ. دەکرێت ئەم قەزایە بەو شێوازێ بمینێتەوە؟ تەکید نابێ بمینێتەوە، بەس ئەوە دەچێتە وەکو پێشتریش گوتم سەرەکی لە سەڵاتدارەکانی خەزای بەردەڕەشن. دەبێ ئەوان کاری جدی بکەن. نەخێر خەمگە خەمیان لێ خوارد بە ئێستا حالمانەوە نەبوو، حالمانە دەگەیشتەوە حالێ ئێستا هەر سەرێشانێک بێ بڕۆ غاردە ئاکرێ، مرێشانێک بێ غاردە ئاکرێ، ئەگەر خەمیان لێ خوارد بێ ئێستا نەگەیشتنەوە حالەی. و هەتا ئەوەش دەلێم هەتا زداتیەکیش بکەن، یعنی بۆ نمونە هەر گۆران هەتا دژمناتیەکیش بکەن بە حیاتی نابنێت چش، بە حیاتیش سەر ناکەن و هیچ شتیش هەر دەبیەوە بین و وێرانتریش دەبین. واللهی کاکە پێشەکەی بە خەراتینی جەنابتان دەکەم. دەست خۆش لە بۆ بەرنامەیەش. کاکە لە 2007 بەردەڕەش بووە قەزا و پێشویستەش چەند ساڵ ناحیە بوو، لە 2007ەوە بۆ حکوومەتی هەرێم بڕیاری پێدا بووە قەزا. کاکە مەسەلەی قەزای بەردەڕەشش وەکو جەنابتان دەیبینن، ئەمیش طبعاً ئەو ساڵ وەکو مامۆستایکی پەڕەدەی ئەو ساڵ نسیبم هاتە ناو بەردەڕەشی کە معلوماتشم لەسەر بەردەڕەشەیە. بەردەڕەش طبعاً لەگەڵ خەڵکی مەسەڵەن خەڵکی غێرجێ لەگەڵ عالەمی کە یان خەڵکی کە زۆر باشن، خەڵکەکەی باشن، خەڵکەکەی هەتاکو بڵێ مەردن. ئەمن بە خۆم ڕاستی ئەو تشتم بە چاوی خۆم دیتە، یعنی نەکو بڵێ یعنی لە کەسانی کەشم جۆ لێ بووە جۆشم لێ بووە، یعنی خەڵکی بەردەڕەش زۆر باشن یعنی لەگەڵ عالم.
15 ساڵ بەسەر قەزای بەردەڕەش قەزایەکی گەورەشە یعنی بەڵێ بەڵێ. کە دەبینی بەشێکی زۆر خەڵک لە گلەی لاوە دەکە دەڵێ وەکو پێویست خزمەت گوزاری بۆ نەکراوە ئایا بەردەڕەش پێویستی بە چ جۆرە خزمەت گوزاریە و چی بۆ بکرێ باشە زیاتر تومحی هاوڵاتیانی بەردەڕەش بی یان خۆدا و خەڵکانی کە دێنە بەردەڕەش گرنگی پێ بدرێت بە خودایی بەبڕای خۆم بڵێم ئەمن بە خۆم ڕاستی یعنی بە ئەسڵ خەڵکی بەردەڕەشیش نیمە بەس تێدا ژیامە و یعنی تێدا ژیانمە و لەگەڵ خەڵکەکەشی یعنی زۆر تێکەڵم کاکە نسبەت بەد زادە و بان کرایە ناڵێن یعنی هیچ نەکرایە کرایە بەش بە حال خۆی کرایە یعنی حکومەت تشتی کردیە یعنی لە بۆ بەردەڕەشی بەس تۆزی گلەیمان لە زادە و بان ئەوش خاستە ئەو ترێلانە یعنی داوام لە حکومەتی هەرێم هەیە ئەو ترێلە و ما ترێلە نییە نێنە ناو شاری بەردەڕەش چونکە ئەو ترێلەیە پڕسە یعنی ئەکە زەختەکەوتە سەر جادە بووە تەمەشا دەکەیت جادەش تۆزی ئەو بووە ڕێگەیەکی بەدیلیان بۆ چا بکرێت چاک بکرێ ڕێگایکی دەرەچی یعنی نێنە ناو قەزای بەردەڕەش من وام پێ باشە چونکە تەسە شتیان دروست کردە لە لە ڕووی گەشت و گوزاری و بەردەڕەش شوێنی گەشت و گوزاری هەیە ئایا وەکو پێویست خزمەت گوزاری بۆ کراوە بەخوای گەشت و گوزاری من بە بڕای خۆم بڵێم گەشت و گوزاری جێ گەشت و گوزاری هەیە مەسەن ساوت زسری مندان خەڵک یعنی لە بۆ گەشت و گوزار دەچنە وێن دەرێ جێکی خۆشە یعنی جێکی خۆشە دوای تو تەمەشای پشت مخباری بکەین ئەو سەوزایت یعنی دیمەنێکی جوانی هەیە چەند گرنگە گرنگی بۆ شوێنانەش بدرێت کە دەبینین کە لە دوای 15 ساڵ بوون بە خەزا تا ئێستا وەکو پێویست دەڵێن گرنگی بە کەرتی گەشت و گوزاریش نەدراوە چەند گرنگە لەمە دووە گرنگی پێ بدرێت و هانی خەڵکانی دیکە هانی گەشتیار بدرێت بۆ ئەوەی زیاتر بێنە ئێرە ئەزانی بڕای بەڕێزم ئەلعانەگەر ئەمە بڵێن ئەمە گەر بڵێن طبعا ڕەمەزانشە دەبی ئینسان ڕاست بڵێت کاچی بەڕێز گرنگ وەکو یعنی بڵێ و گرنگ هیچ نەدرا با گرنگ درایە بەس ئەتو تەمەشا دەکەی هەندێک جا یعنی لەگەڵ تەمۆحی ئێمە احتیمالە گرنگ پێ نەدرابی بەس لە داهاتوودا من ئومێدەوارم حکومەت لە داهاتوودا گرنگێکی باشی گرنگی زیاتری پێدەدات ئینشاڵڵا والله وەکو خزمەت گوزاری خزمەتی کەمە زۆر ئەین داوامان ئەوەیە خزمەت گوزاری زۆر بکرێت لە ڕێگەوبان لە کەرتی تەندروستی یعنی لە هەموو شتێکی بەردەڕەش ئیهمالکرا بێ خزمەتە چی بۆ بکرێ باشە کە دەبینین ئێستا بەشەشی زۆر خەڵک گازدە لە کەرتی ڕێگاوبان و تەندروستی دەکات وڵا کەرتی ڕێگاوبانی زۆر خراپە لۆ مەسەلەی ڕێگاوبانی زۆر خراپە بەڕاستی هەمووی فەرعەکان یعنی جادە گشتیەکان زۆر خراپە هیواداری لۆمە چا بکرێ هەموو ینی بەردەڕەش قەزایش گەورەیە و گوندەشی زۆر لەسەرە دەوروبەری منتەقەشی گەورەیە هیواداری خزمەتی زۆر بکرێ و لە ڕێگاوبان لە تەندروستی ینی لولای زۆر شتی بێ خزمەتە باشە لە ڕووی کەرتی گەشت و گوزارەوە کە شوێنی گەشت و گوزاری زۆری تێدا گرنگی پێدراوە ناوە لە گرنگی پێ نەدراوە شوێنی گەشت و گوزاری خۆشمان هەیە شوێنی گەورەمانەیە فراوانە بەس یعنی ئیهمال کرایە زۆر هیچ شوێنێک هەیە گەنجان زیاتر کاتەکانی خۆیان بەسەر بەرن واللهی شوێنی وهای نییە ینی چی هەیە هەندێک کافتریای هەیە و ئەوەی دیش گەنجەکان لەسەر شەقامەکان دانیشتن و کاتەکانی خۆیان بەسەر دەبن شوێنی وهای نییە نە سەیرانگایشی خۆشیە نەجێش سیاحی هەیە شتێکی وای نییە وڵڵا هەتا ئێستا گەرانستنی لەوە دەکەن دەڵێن یەک ترە فلایتمان هەیە و لەگەڵ تا ئێستا پارکێکی گەرازەشی سیارەوە یاخۆت پارکینگێکمان نیت ڕاستە وڵڵا خۆی ئەوش ترلایتمان پێویستە بەڕاستی لە احتیمالی هەیە سێ قەڵی چار قەلیمان پێویست بی یعنی دەوێتی جێیەکان شوێنەکان سەرشیا و لۆ سایقی خەتەرە و شتانە ئەو ترلایتە ئێستاش ئەوش بێ خزمەت ینی ڕێگاوانەکەی خۆش نییە یعنی هەندێک جات و سۆر پێەیە کە ڕۆویشتی کەسێک پێ دەبێت حتا بە خۆت دەکەی و دەرباز دەبێت سۆر پێ دەبێتەوە ڕێگاوانەکە زۆر نەخۆشە هەمووی تاسەیە خۆش نییە هیوادارێن بۆ من چا بکرێ 15 ساڵ
بەسەر بەردەڕەش قەزابوونی بەردەڕەش تێپەردەبێت چۆن دەبینی بەردەڕەش بەدەڕەش لە ساو خزمەتگوزارەکان بێبەش کراوە وەکو شوێنی سیعیمان زۆرە بەڵام هیچ نەکراوە وەکو بکرێ باشە یعنی بەڕای تو وەکو گەنجێک دانیشتی بەردەڕەشی چی خزمەتگوزاری مەسەلەن شارع زۆر شتی تکایە شوێنی سیایی زۆر چی بۆ ناکرێت کە دەبینین کەرتی تەندروستی زۆر گلەی لە کەرتی تەندروستی دەکەن دەڵێن زۆر زار ئاگە کەسە خوا نەخواستە ڕووداوێکی بەسەر بێت و یان پێویستی دەرمانێک ئارێ وەڵا ئەوەمان نییە لە بەدەڕەش قەزای دەویستە ئاکرێت قەزا سەر بە قەزا چۆن نەبی لە ڕووی ڕێگەوبانە با بڵێن ئێستا زۆر ڕێگای بەردەڕەشکەلەکە کە دەڵێن زۆر ڕووداوی هاتە چۆی لە ساڵ بڵێ چکە یەک ساییدا ئەوە لە کەلەک لۆ بەردەڕەش ئەوە یەک سایدە زۆر ڕوودا ئەوە دەبێت لە ماوەی 6 مانگ تقریبا زۆر کەس گیان لە دەستدانیان ئەوە بەس لە ڕووی گەنجەکان چۆن کاتەکانی خۆیان بەسەر دەبن نێرە بەخوای هەموو بێشۆلی هەموو لە شارە هەموو نجێی سیایی وەتۆمانی هایت مایبەن دوو پارکە لەوەی زیاد پارکەکانش خزمەتگوزاری تێدا وەڵا بە چای تێدا لە چای زیاتیس کردن چی تێدا پێویستە چی بۆ بکرێ یعنی لە مۆدۆنکەکە ساڵی داهاتوو کە لەم ڕۆژەدا بۆ بڵێن بەردەڕەش زۆر گۆڕانکاری بەسەرداتوە وەڵام ما چیلۆ ناکرێ ئیشەڵا چا دەکرێت شارعیلۆ بکرێ پارکی لۆ زێدە بکرێ خزمەتگوزاری وەک وەش کارەبا هەموو شتێک زۆر کەم تەرخەمی لێرە هەیە شوێنی بەردەڕەش هەم لە ڕووی استراتیژی و گرنگ نییە ناوەندەی هەموو محافەزەکانە هەولێرە مووسڵە دووە کە ئاکرێ لە هەموو جێشە ناوەندە سەرێکیەوە استراتیژیە هەموو جێ بەیوایەوەی کە ساڵی داهاتوو خزمەتگوزاری زۆری بۆ بکرێت و ئیشی باشی بۆ ئیشەڵا چا دەکرێت بەس بەخوای زەحمەت خاوی ئیسماعیل چۆنیت سەرچاوم بەخێر بێت بەردەڕەش 15 ساڵ بوویتە قەزا بەردەڕەشی چۆن دەبین وڵی پێششی بە خێرای تەلەڤیزیۆنەکەتان دەکەم بەردەڕەش 50 سادیش قەزابی هەرەوە عالیمە دەبینە ڕێگەمان هەیە هیچ تشتمان 120 ڕێگەمان هەیە ویش هەمووی چ بە ڕێگە ناچێت ئەو تەمەشاکەوەرە ڕێگەی ڕیسی خەبات بەردەڕەش ڕۆژانە قوربانی لێ دەدرێت و یعنی زۆر مشکلە چ ڕێگانیە ساخ ئەو جادەیە لەبەر ساری تورکی یعنی هیچ کەلکی نماوە ئەمە ساق شفێرین بە خۆمان ساق تەکسینە بە خۆمان ناتوانین لە هەفتا زیاتر بڕێنە بە ساری تورکی و چ ڕێگەمانیش نییە قەزای بەردەڕەش بەلاخس 50 سادی ببتە پارێزگاش هیچی بۆ ناکرێتن بەتەمای بێ هیوا بووینە چونکەوە 31 ساڵە 31 ساڵە حکومڕانی لە کوردستان دەکرێت هەتا ئێستا بەردەڕەش تەنها ترەولایی تێکی هەیە یەک ترەولایی وەرە تەمەشایکە یەک ترەولایی دەبێت ئێستا پارێزگا باە بەردەڕەش لە ڕێگەوبان سفرە 115 ڕێگەوبانمان هەیە ئەی لە ڕووی گەشت و گوزاریەوە کەرتی تەندروستیەوە وڵای کەرتی تەندروستیش کا کەرتی تەندروستی ئێستا خەستەخانەك نییە یعنی هەمومان خوددا عائیلەیە خەستەخانەك نییە ویلادەت یعنی بۆ ویلادەت تێ لە ویلادەت تێ خەستەخانەی بەردەڕەش یەکسەر دەکاتە ئیسعاف و بڕۆ ئاکرێت دەچی ئاکرێش دەلای ڕۆ دوو ڕۆژ دیوەڕەوە یعنی ئەوە نییە ئەم تشتە نییە خزمەت لە بەردەڕەش نییە و لە بۆشی نابی بابەتەمای خزمەتیش نەبێت و لە عالەتەیشی دیکەش ئێستا مواد هەمووی گران بیە ئەوە دوو مانگە باە حسەی خۆت هاوڵاتی حسەی بۆ ناتوە دوو مانگە 6 ڕۆژە ئاردم وەنەگرێت ئەوە ئاردم کڕی ئێستا وەرە تەمەشاکە کامیلێ بدێ بە 37,000 دینار نابیتە نانیش نابیتە نان یعنی تەنەکەی ڕوون کڕیتم 8 لترە بە 35,000 دینار یعنی چقابلە 33 سال حکومڕانی هەموو های کوردینی ئەوە کوردینیەکەیمە هەمووی نرخی گرانە گومرگ هەموو فیسێ کرایە لە سنوورەکان کاکە مانجی ڕەمەزانە تەماتەم کرێ بە 1000 دینار ئەوەیە 4 تەماتە کیلۆ خیار بە 750 بە 1000 یعنی هاوڵاتی بەم شکلە بەخێو ناکرێت بەڕاستی هاتوون هاوڵاتی بەخێ بکەن نەخێر هاوڵاتی هەمووی قوربەسەر و ماڵوێران بۆ سپاستان دەکەم.
وەڵام من بەردەڕەش بە قەزا نابینم بەردەڕەش بە گوندێک دەبینم خەرەوە بە ناحێش نابینم لەبەرەوەی بەس ناوەکە قەزایەنەکە و هیچ قەزابوون لێ دیار نییە وەڵە بۆ نمونە تا ئێستا بەردەڕەش گەڕاجێکی سیارەی نییە هەتا ئێستا بەردەڕەش پارکێکی بە درستی یعنی وە کۆم و پارکەکان نییە یەکەم دووەمیش قەزای بەردەڕ قەزا بە ئێستا سەر بە باژێر بوو سەر بە باژێڕی دۆک بوو یان هە باژێڕێکی دی بوو دەبینم قەزای بەردەڕەش نەقەزا گوندی بەردەڕەش سەر بە قەزای ئاکرەیە لۆیە بەردەڕەش بە قەزا نابینم لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ڕێگاوبانەوە بەستە کە بە قەزای نابینی والله ئەگە ئەوەی چی بۆ نەکراوە ئەوەی ڕاستیە بەردەڕەش هیچی بۆ نەکرا و هیچی بۆ ناکرێتن 100 ساڵی دیشبی بەردەڕەش هیچی بۆ ناکرێت لەبەرەوەی منتەقەی گۆرانەتی بەعامەتەن هیچی بۆ ناکرێت بۆ نمونە ئێستا کەلەکچی ناحیەیە باشە لە دنیاە لە دنیا هەمووی بگەڕێت دیدیت ناحیە سەر بە ناحیە بیت ئەوە ناحیە کەلەکچی سەر بە ناحیەی قەسرۆکە قەزای بەردەڕەش سەر بە قەزای ئاکرەیە باشە ئەو لە دنیا هەموو چێبیە ئیدەن تەنایەکە وەڵی گەورەکانمان هیچ بەدەستیان نییە و هیچیانیش پێ ناکرێتن لۆیە ئەمەش پچەک ئیهمال کراینە بە حەقیقەت کێشەکە لە چێن دەرا هۆکار چێ بەرپرسە لەم باردۆخە کێشەکە ئەگە ئینسانێکی شیر حەلال بیتن بەڕاستی کە بزانیتن بێت لەسەر کورسیە دادەنیشیتن باس بە عەدالەت بەڕێوە بڕاتن و جەسارەتی هەبیتن و زەڵامەتی لە لای هەبیتن ئەو شتەی چارەسەر دەکات بەڵام هەر کەسێک لێرە تێت لەسەر کورسیە دادەنیشتن یان دەبتە قایمەقام یان هەر شتێک بیتن لە بەردەڕەشی مجرد ئەوەیە بەیرەکەی پڕ بیتن و بەیرەی خزمەکەی پڕ بیتن ئەویدی مهم نییە فەقیر چ لێ بێت بڵا بڵێ ئیشەڵە دەمریتن خەڵکی ما کراوە بە 99 لە سەتی ئیهمال کراوە بە تایبەتی منتەقەی گۆرانەتی بەردەڕەش یعنی هیچ خزمەت گوزاری بۆی نەکرا و هیچ خزمەت گوزاریشی بۆ ناکرێت 100 ساڵی دیژبیەوە حالمان بیت ئەبەت ئەنی بێ ئومێدی ئەوەی کە ساڵی داهاتوو کا بڵێن ساڵادی 16 ساڵی قەزابوونی بەردەڕەش دەکەینەوە هەروەکو خۆی دەبین یاخود گۆڕانکاری ڕوودەدا کاکە ئەگە نەمرمی ساغ بین ئەمن ببینیم یان تو ببینێتن 50 ساڵی دیشلۆتۆ 2050 بەردەڕەش هەر دەمینێتەوە گوند بەناو قەزا بەسە گوندە تاکیتی دڵنیان لەوەی تاکیدم ملیۆن لە سەتی چکە هەمە هەر لە تاریخەوە ئەمە هیچمان بۆ نەکرا و هیچمانیش بۆ ناکرێتن کەسێک مامڵێ نەم قەزایە بە خەمخۆری خەڵکەکەی نازانی ئەو کەسانەی کە حکومڕانی ناوچەکە دەکەن یاخود نوێنەراتی ناوچەکە دەکەن لە پەرلەمانەوە ئەخرم پێتم گوت ئەوەشی ئەو پەرلەمان بیت یان ئەنجومەن بیتن هەرچ کەسێک بیتن ئەوان خۆیان بە پەرپرس نابینن خۆیان بەس بە بەیرێ خۆیان دەبینن ئاگیان لە هیچ فەقیرێک نییە بەیرەیان پڕ بیت تەواو کە سوکاریان تێر بیت تەواو خانی و قەسر و فلە و عارد و هەموو ێوان بیتن فەقیر مهم نییە لەبەرەوەی ئەوانیش بە کەیفە خۆیان نییە ئەمە ئەو تشتە لە قورئانەوە هاتیە و لە دینەوە هاتیە يأتي يوم على أمتي يبنون القصور وينسون القبور بيغمبري صلى الله عليه وسلم ويقولها أو تشتا أمام بردوام دبيتن أو إهمان فقير مهم نية شكا قيامتي أنا لبير كرديا استا وقت الدنيائية بقى الدنيا هبي كريمة لو قيامتي لو أنا يكس نمريتش أو أنا فكرة ذاك فكري قيامته مردني ناكن بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی گەبیستی بوون ئەمە ڕاوبوو چوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەورەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆیەوە کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆیەوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ